خوش ئاماژەی پێ بکەن هەنیا خان. من لەم کۆمەڵە چیرۆکە کە ناوم ناوە ئەو چیرۆکانەی بێ بزانرێ هەم مێژووە هەم بابەتی کۆمەڵایەتیە هەم خەبات و ئەرک و ڕەنج و ماجرای ژیانی خۆمە بەڵام ئیستگەم حەتا ئەساسیەکانم هەڵبژاردووە کردومە بە چیرۆک وەکو بیرەوەری هەم بیرەوەریە هەم یادەوەریە هەم وەکو ئەڵێم بەشێکیشە لە مێژوو و خەبات. من هەوڵم داوە هەتا توانی بێتم بێلایەن بم مەحاید بم لە نووسینەوەی و هەوڵیشم داوە کە لەو کار و ئیش و خەباتەی کە کردومە چ سیاسی چ کولتوری چ دیپلۆماسی هەوڵم داوە بە گوێرەی توانە ئەو کەسانەی کە لەگەڵ مابوون کە یارمەتیان داوم کە یارمەتیم داون ئیشارەتیان پێ بووەم و باسی ئەوانیش بکەم هەر لێرەوە داوای لێبردون ئەەکەم لەوەی کە هەندێک ممکنە هەندێک ناوم لەبێر چوو بێ هەندێک کەسم وەکو خۆی تەقدیم نەکرد بێ ئەمە دەربارەی ئەو چیرۆکانە ئەمە بیرەوەریەکانم نییە بیرەوەریەکانم لە دووتوێی کتێبێکی ترایە کە ممکنە چەند مانگێکی تر بکەوێتە بەردیدی خوێنەواران ئەوە هەموو ماجرای ژیان و ئیش و کار و خەبات و تێکۆشان و ئەوەی کە خۆم شانازی پێوەکەم لە مێژووی ژیانمە ئەوەیە ممکناوە کتێبێکی ترە ئەمە بۆیە ناومناوە چیرۆک شکڵێکی ئەدەبی و نەسریم داوەتێ بۆ ئەوی خوێنەر تااقەتی هەبێ بیخوێنێتەوە مەلەل پەیانەکە. ئێمە ماوەیەکی زۆرە ئاشناین بەوەی کە کۆمەڵێک بیرەوەری جۆرا و جۆرمان بینیوە خوێندۆتەوە یاخود بەردەوام ئەیبینین و بڵاوەکرێنەوە. لە ڕاستیان من مەبەستمەوەیە کە لەوە دەست پێ بکەم کە ئێمە پێویستە هەر بەرهەمێک لەم بەرهەمانەیەتە بەردەستمان خوێنینەوە وەکو خۆی سێریکەین و وەکو خۆی بیخوێنینەوە. مەبەستم بەمە چییە؟ مەبەستم بەوە ئەوەیە کە ئێمە ئەبێ ئەو کارانەی کە وەکو جوهری شەخسی وەکو هەوڵی تاکە کەس ئەکرێن لە مەجای مێژووە یاخود وەکو ئەوەی کە یاداشت و بیرەوەرین و ئەنووسرێنەوە ئەمانە بە هیچ شێوەیەک لە ڕووی زانستیەوە وەکو مێژوو سیر ناکرێن. پێویستە ئێمە ئەم تێگەیشتنە ڕێککەینەوە. ئەمانە مێژوو نین، ئەمانە کەرەستن بۆ مێژوو. لە ڕاستیە مێژوونووسی کارێکی ئاسان نییە، کارێکی زۆر سەختە. دەستپێن ژۆڵی کەسێتم بۆ چاوەکە